تاوەکانی بارزی ناحکمی خۆشحاڵم دوبارە لەگەیەکتر بێک دەگەینەوە لەوانەیە لەوانەکانی بیرکاری پۆلی دوازدە کە هیچ وانەی کۆتایی وانەی چارەم لە بەش پێنجەم کە هیچوانەیە جێبەجێکردنەکانی تاوەکاری ئەمە لەوانەکانی پێشتر فێربوون چۆن تاوەکاری نەخشەکان ببینەوە و ڕێگاکانیش فێر بکوت تاوەکاری نەخشەکان ببینینەوە ئێستا دەین بازارین جێبەجێکردنەکان چین لەسەر تاوەکاری دوو جێبەجێکردنمانە یەکەمیان تاوەکاری بەکاردێت بۆ دۆزینەوەی یەکەم ڕووبەر هیچ دوو جۆرمان هەیە دوێنێش قەوارەکان لە ڕووبەرێکمان ڕووبەر لە نێوان چەماوەی نەخشە و تەوەریەکس و دوێنێشێکمان ڕووبەر لە نێوان چەماوەی نەخشە یەکەم جار دێنە سەر ڕووبەر لە نێوان چەماوەی نەخشە و تەوەری ئێکس ئەگەر نەخشەی f of x بەردەوام بێت لە ماوەی a و b ئەوە ڕووبەری سنووردراوە بە چەماوەی نەخشەکە و تەوەری x و هەردوو ڕاستەیەک x یەکسانە بە a و x یەکسانە بە b دەکاتە ئەو کات ڕووبەر دەکاتە تاوەکاری سنووردار لە a لەوە b f of x dx ئەمە لەوانەکانی پێشترش باسمان کرد کە گوتمان تاوەکاری سنووردار یعنی ڕووبەر لەگەڵ تەوەری x ئەوەی کە لێرە دیارە بۆچی نرخی ڕوود بەکاردێن ئەمە هەمومان دەزانین ڕووبەر کە بە سالب نابێت لێ ئەگەر نەخشەکەمان خوار تەوەری x بی ئەوە سالب دەبێت لێ پێویستە نرخی ڕوود دابنێ یان زۆر جار ئەمە نازانین وێنەکە دەکەوێتە سەوەری تەوەری x یان ژێرەی تەوەری x لێ پێویست دەکاتن چ بکەین هەروەی ڕووبەر بە سالب نایە پێویستە نرخی ڕوود دابنێ وەگەر نرخی ڕوودشمان دانەنا دەتوانین لە کۆتایی ئەنجامەکە بکەینە موجب لێ لەبەرەوەی ڕووبەر بە سالب نابێت ئەگەر بە وێنە ڕوونی بکەینەوە دوو نمونە لە نەخشەکمانە بۆ f of x ئەگەر ڕووبەرەکەی لە خوار تەوەری x بی دوو نمونە x بکاتە a و دوو ڕاستەیەک b لێرە ڕووبەر بە سالب دەبێت بۆیە پێویست دەکەن نرخی ڕوود دانێن یان لە تاوەکاریەکە ساڵی لێ زیاد بکەین وەگەر لەسەرەوەی تەوەری x بوو ڕووبەرەکەت لەگەڵ چەماوەی نەخشی x و تەوەری x و هەردوو ڕاستیەک x یەکسانە بە a و x یەکسانە بە b لێرە ڕووبەر موجب دەبێت پێویست بە نرخی ڕوود نابێت ئەمە وا دادەنێت کە نازانین ڕووبەرەکەمان دەکەیتە سەرەوەی تەوەری x یان ژێرەی تەوەری x لێ دائیمەن نرخی ڕوودەکەی لێ زیاد بکەین لۆی تێبگەین ئەو جا دێین باس هەنگاوەکان دەکەین هەنگاوەکانی دۆزینەوەی ڕووبەر لەگەڵ چێ؟ لەگەڵ تەوەری x هەنگاوی یەکەممان نەخشەکە دەکەینە سەفەر واتە یەکتر بڕینی ئاسۆی چەماوەی نەخشەکە دەبینە لەگەڵ تەوەری x لەوەی بزانین چەند ماوەمان هەیە لەوەی هەر ماوە ببینەوە بۆ دیاریکردنی ناوچەکان دووەمین کە نەخشەکە دەکەینە سەفەر x دەبینەوە لەوەی چی لەوەی ماوەکان دیاری بکەین پێکەوە بنووسین و x بدۆزەوە بۆ دیاریکردنی ناوچەکان دووەمین x دەبێتەوە یەکێک لە سنوورەکانی ئەگەر
ئەو یەکسێکامە دیتمانەوە لە ماوەی تەواوکاریەکە هەریکە لە پرسیارەکە دیارە خاڵی سێم ڕووبەر دەکاتە سەرجەمی ڕووبەری هەموو ناوچەکە و ئەو یاساش بەکاردێنین بۆ دۆزینەوەی ڕووبەر لۆی باشتر تێبگەین خۆشەویستان دێن ئێستا نمونەت دەدەین بازانین کو ئەو نمونە دەدەین کە لە میزاری شاتۆ لە ناو کتابدا هەیە ڕووبەری سنووردراو بە چەماوەی نەخشەی f of x دەکاتە x sin x و تەوەی x بدۆزەوە و لەگەڵ و بە دوو ڕاستەهێری x یەکسانە بە سەفەر و x یەکسانە بە دوو پای دیاریکراوە ئەو پرسیارەکەمە هەمانە وێنەکەی دیاریکردە خۆشەویستان دوێ دەین سوود لە وێنەکەش وەردەگرین با بزانین چۆن چۆنی نۆکەی بە شێوەی هەیە ئەگەر تەمەشای وێنەکە بکەین دەبینی ناوچێتمان هەیە دەکەوێتە سەرەوەی تەوەری x ئەوە ڕووبەرێک دەکاتە و یەکەشمان دەکەوێتە ژێرەوەی تەوەری x کەش دەکاتە ناوچەی دووەم ئاشکرا کە ڕووبەرەکە دەکەوێتە سەری تەوەری x موجب دەبێت دەکەوێتە خوارەوەی تەوەری x سالب دەبێتن لۆی پێویست دەکات لۆ ئەو ناوچەی نرخی ڕوودان یا بە شێش گشتی نرخی ڕوود لۆ هەموو ڕووبەرەکە دادەین لە تووشی گیر گرفتەکانی لێرە ئەگەر بێ هەنگاوەکان دەست پێ بکەین لێرە پێویست ناکەم بێن نەخشەکە بکەمە سەفەر چونکە لە وێنەکە دیارە ماوەکانی ناوچەکان چین ناوچە چییە لە سەفەر لە بۆ پای و یەشیە لە پای لە بۆ دوو پای و ئەگەر وێنەکەی نەدابوو وەکو لە هەنگاوەکان دیاریمان کرد نەخشەکە دەکەینە سەفەر لەو نمونەگە نەدراو وێنەکە ئەو کاتدەنێن x sin x دەکاتە سەفەر یان x دەکاتە سەفەر و یان sin x دەکاتە سەفەر ئەومان دەزانین sin بە چ گۆشێک دەکاتە سەفەر بە سەفەر بە پای و دوو پای کە دەکاتە ئەو سنوورانەی ئێستامە دیاریمان کرد لەبەرەوەی لە وێنەکە دیاری کردە پێویست ناکەم ئەوە هەنگاو بکەین ئەگەر وێنەکەش نەدرابوو ئەو هەنگاوان دەکەین ناوچەکان دەبێدەزینەوە دەین ئێستا ڕووبەر دەنووسین ڕووبەر دەکاتە تاوکاری هەرچەندە گوتمان نرخی ڕوودی نایەت چونکە بەشە موجب دەبێتن لە سەفەر لە بۆ پای x sin x dx کۆ ڕووبەرەش کەمان هەیە لە پای لە بۆ دوو پای x sin x dx لێرە لێکدانی دوو نەخشەمان هەیە لە لێکدانی نەخشە پێویستمان بە یاساکانی تاواکاری دەبی گوتمان ئەگەر لێکدانمان هەبوو ئەوە تاواکاری بە بەشبەشکردن بەکاردێنین یا خشتە بەکاردێنین یانیش بە udv x دەکەینە u و dv دەکەینە sin x dx بەتەواوە داتەشکال دەکەین دەبتە dx ئەوە تاواکاری دەکەین دەبیتە سالب cosine x و یاساکە u dv دەکاتە uv كم في ديو يو اكسا و في سالب كوساين اكسا كم في بيساوي سالب كوساين اكس و ديو دي اكس لكوتاين لتا سالب اكس كوساين اكس سالب جارا سالب لتا موجب و تاوكاري كوساين لكاتا لتا sin x ئەگەر نەخشەکە تەرتیب بکەینەوە لتا sin x موجبەکە لە پێشەوە بنووسین کەم x cosine x
دەی ئەو تاواکاری کە دۆزیمانە لێرە دادەنێن دەبتە ساین ئێکس کەم ئێکس کۆساین ئێکس لە سەفر لەوە پای کۆ ساین ئێکس دیسان کەم ئێکس کۆساین ئێکس لە پای لەبۆ دوو پای دەی اینجارە ڕادەی سەرەوە دادەنێن دەبتە ساین پای کەم ئێکس دەبتە پای کۆساین پای کەم ئەو جارە سەفر دادەنێن دەبتە ساینی سەفر کەم سەفر جاران کۆساینی سەفر کۆ ئەو جارە ڕادەی دیسان سەرەوە دادەنێن لە پارچەکەی دووەم ساین دوو ئێکس کەم دوو ئێکس دوو پای ساین هەر ئێکسێک دەبتە دوو پای کەم دوو پای کۆساینی دوو پای کەم ئەجا ڕادەی خوارە دادەنێن دەکاتە ساینی پای کەم پای کۆساین پای ساینی پای دەکاتە سەفر کەم پای کۆساینی پای دەکاتە سالب یەک ئەوە دەبتە سەفر ئەوەش دەبتە سەفر کۆ ساین دوو پای دیسان سەفرە کەم دوو پای کۆساین دوو پای دەکاتە یەک کەم ساین سەفر دەکاتەوە سەفر کەم پای جاران سالب کۆساینی پای دەبتە سالب یەک سالب جاران سالب دەکاتە پای پای کەم سەفرە دەڕۆ ئەگەر تەماشا بکەین ناوچەی یەکەم خۆشەویستان کۆ دەرهاتێن بە موجە دەبێت هەروەکو گوتمان جارە کۆ ئەگەر ئەوە جاران بکەین دەبتە سالب دوو پای لێرە سالب جاران سالب دەبتە موجە پای ئەو سالب بە شتێکە جاران دەکەی دەبتەوە سالب پای دەبتە پای کۆ سالب سێ پای هەروەکو پێمان گوتن ناوچەی دووەم لەبەرەوە لێژێر تەوەری یەکسە بە سالب دەردەی لەوەی گوتمان پێویستمان بە نرخی ڕوود دەوێتن چونکە ڕووبەر بە سالب نابێت ئەوە دەکاتە پای ئەوەش دەکاتە سێ پای هەمووی دەکاتە چار پای ڕووبەری چەماوەیەوە نەخشێ و لەگەڵ تەوەری یەکس لەو ماوەیەکە دیاری کراوە ئەوە یەکێکە لە پرسیارەکانی ویزاری کە لە ڕاهێنانەکانی کتابدا خۆشەویستان لەوە باسکردن ئێستا سدەینە سەر نمونەی دووەم کە هیچ هەر کتابە نمونەکە داوا دەکات ڕووبەر سنووردراو بە چەماوەی نەخشەی f of x یەکسانە کۆساین x تەوەری x و هەردوو ڕاستەیەری x یەکسانە بە پای و x یەکسانە بە سالب پای دۆزەوە لە پرسیارەکە دیاریکردیوە و یەک نەخشەشمانێ و پێش دەرێتەوە x کەواتە دیارە هەنگاوەکانی کوڕە و لە کتاب و لە پرسیارەکانی ویزاریش دیسان لۆ خۆی وێنەکەی دەداتێ لێ ناوچەکان دیاری کرایە ئەگەر هێرە سەفەر بیتن پای لەسەر دوو بە سالب سالب پای ئەوەشە پای لەسەر دوو پاشان پای کۆساین وەرزانین کۆساین سەفر دەکاتە یەک و سالب نۆ دەکاتە سەفر و سالب پای دەکاتە سالب یەک ئی نۆهات دیسان دەکاتەوە سەفر ئی پای دەکاتە سالب یەک کەواتە ئەوە چەماوەی نەخشەکەیە کۆساین x و لەگەڵ دوو ڕاستەیە x یەکسانە بە سالب پای و x یەکسانە بە پای ئەو دوو ڕاستیانە دەکات و لەگەڵ تەوەری x کەواتە ڕووبەرێکمان دەکەوێتە ئەو ناوچەیە ڕووبەرێکمان لەسەری تەوەری x-ە ڕووبەری سێمیشمان دەکەوێتە ژێر تەوەری x بۆ ماوەی دیاریکرا کەواتە لێرە چەند ناوچەمان
بۆ دیارکردنەوە ڕووبەر سێ ناوچەوانە یەک دوو سێ پێویست ناکەمە نەخشەکە بکەینە سەفر لەبەرەوەی وێنەکە درایە لێ ڕووبەرەکە دەکاتە چی؟ دەکاتە بەهای روت لە ساڵە پای لە بۆ ساڵە پای لەسەر دوو نەخشەکەمان کۆساین یەکسە کۆ ئەوجار لە ساڵە پای لەسەر دوو لە بۆ پای لەسەر دوو دیسان کۆساین یەکس dx کۆ ناوچەی سێم کە لە پای لەسەر دوو لەوە پای دیسان نەخشەکەمان کۆساین یەکس dx و دەشتوانین خۆشەویستان لەبەرەوەی ئەو دوو ناوچەی وەکو یەکن بێک تاواکاری ببینینەوە ئەوە ڕەش بکەینەوە لێرە بنووسین دوو چکە ئەو ناوچە لەگەڵ ناوچە یەکسانە لێ لە کۆتایی جاران دوی دەکەین هەمان ڕووبەری ئەو ناوچانەمان دەات ئێستا تاواکاری کۆساین دەکاتە ساین یەکس ساڵە پای لەبۆ ساڵە پای لەسەر دوو کۆ ساین یەکس ساڵە پای لەسەر دوو لەبۆ پای لەسەر دوو ساین یەکس پای لەسەر دوو لەبۆ پای جارێک ڕادەی سەرەوە دادەین کەم ڕادەی خوارێ کۆ دیسان ڕادەی سەرێ کەم ڕادەی خوارێ کۆ ڕادەی سەرێ کە پایە کەم ڕادەی خوارێ کە پای لەسەر دوو ساینی سالبی گۆشێک دەکاتە سالب ساینی گۆشەکە دەکاتە سالبی ساینۆت و دەکاتە سالب یەک ئەوەشیان دەکاتە سەفر کۆ یوەی دەکاتە یەک کەم یوەی دەکاتە سالب سالب یەک کۆ ساینی پای دەکاتە سەفر پایش دەکاتە یەک ئەوەیان دەکاتە سالب یەک ئەو سالبەکە جاران کەین دەکاتە یەک و یەک دەکاتە دوو ئەوەشیان دەکاتە سالب یەک دیسان ئەگەر دووبارە تەماشا بکەین ئەو دوو ناوچەی لەبەرەوە لە ژێرەوەی تەوەری یەکس بوون دەبین بە سالب دەردێت و ئەوەیە کە لەسەرەوەی تەوەری یەکسە تەماشا دەکەین بە موجب دەردێتن ئەوە دەکاتە یەک پاشای نرخە ڕووتی وەردەگەین دوو کۆ یەک هەمووی دەکاتە چەند دەکاتە چار یەکەی ڕووبەر لە وزارە عینە پشار هاتەوە بەڵام لە جیاتی ساین چیدایە خۆشەویستان کۆساینی ساین دایبێتو ئەو کاڵوێنەکە دەگۆڕێ ئەمە دەزان وێنەی ساین ساین سەفر دەکاتە سەفر ئی نۆت دەکاتە یەک ئی پای دەکاتەوە سەفر ئی سالب نۆت دەکاتە سالب یەک ئی سالب پای دەکاتەوە سەفر خاڵەکان بێک بگەین کاتە لە سالب پای لەبۆ پای دوو ناوچەوانەیە یەکەمیان لە خوار تەوەری یەکسە یەکەشیان لە سەرەوەی تەوەری یەکسە و دوو ناوچە یەکسانیشن دەتوانین بێک تاوکاری حەلی بکەین ئەو کات دەتان بێن ڕووبەر دوو جارە ئەگەر ئەو ناوچەیەوە بەکارهێنان پێشتان بە نرخڕوود نابێت چکە موجب دەکاتن وەگەر نەشمازانی باشترێ بینیسە سەفر لەبۆ پای تاوکاری نەخشەکەمان چییە ساین یەکس کە دەتوانین زۆر بە ئاسانتر حەلی بکەین تاوکاری ساین دەکاتە سالب کۆساین یەکس لە سەفر لەبۆ پای ماوەکانمان لەسەر وێنەکە دیارەکە دەگەرنا نەخشەکە دێن دەکەینە سەفر و بەهای گۆشەکان دەبینەوە کە تێیدا دەتە سەفر جارێک ڕادەی سەرەوە دادەین دەتە سالب کۆساین پای
كم سالب كوسايني صفر. أو يعني سالب سالب يك، أو يعني سالب كوساين صفر دبتيك. أو جزارم كين دبتيك، أو جزارم كين دبتيك. يك دون الخروج وين دبتدو دكاتة صار يك روبر. أو يعني باس ما كذبت ما أنا بشاري وزاريا وشوستا. أو يكبيوندي حبوبا روبر لنوان سماي نخشة والتواري إكس. استدين سر جور جملة جبزة كنا كان. أيشيا روبر لنوان سماي دو نخشة. بابزانين أو كده بينو. دين كأس كدلوسينو بابزان كوا. جواز شواني تنها روبر كمان نجاتي ولا قل تواري إكس بي. لقل نخشش كيك نايلي دلين جيو فيكس. دين سر لقي با روبر لنوان سماي دو نخشة. अगर f of x و g of x دو نقشه بردام لماوي أيوبي و f of x قارتري عن إنسان بتسي ب g of x أو روبري سنور دراو بتسماوي أو دو نقشه وهردو راستيلي x يكسان ب a و x يكسان ب b دكاتة دينيا ساكا دنوشين نخيرتي a و b نقشية كم نقشية دوم دكين dx اگر بينا بولي بكينوا اگر وامان دانا اوان سماوي نقشية فو فيكس دي اوشان سماوي نقشية جيو فيكس دي اوان روبر لنوان سماوي او دو نقشية وكبادو راسي اكس يكسانه با اي اكس يكسانه با بي جاري كراوه انا تيالي بتو خوش ويستان او دكاتا روبركا دكاتا روبر يكن زار لغا توري اكس دبينو لغا نقشي فوف اكس دومين روبر لغا نقشي جي اوف اكس دبينو دواي او دو روبرت سي لغا كاين لك در دكين روبري ناچه نوانيا در دستن لو بين هنگاو كان ببينينوا لو دياري كردني روبر هنگاو كان ليبزاني دو نقشكا لتسان خالي كدبرين لو ناچه كاني نوانيا دياري بكين هروكو لغا توري اكس باس ماك ديف اوف اكس كم جي اوف اكس دكين صفر و اكس دوزينو لو این ناوچکان بۆ دیارەکردنی ناوچەکانی نێوانیان دومین x دەبێتە یەکێک لە سنوورەکانی تەواوکاری بەمەرجە x دانەبرێت چەند دەرێت لەو ماوەی کە لە پرسیارەکە دیاری کردێ يعني لك تدري معك سين ياسا بكارني ياسا روبر دوزو بتاو كاري روبر أو كات تبي نرفضوتي تاو كاري هاي لو f of x كم g of x dx باشتري أجر ولا كمان هبو
نەخشەکەی سەرەوە کەمی خوارە بکەین لەوەی بە موجب دەربێتن وەگەر نەشمان زانی لەبەرەوەی نرخی ڕوتماندانەیە هیچ کێشەک دروست ناکاتن ئەگەر کام نەخشە کەمی کامە نەخشەی کام بکەین لەوەی تێبگەین دێن نمونەکمانەیە ڕووبەری سنوور دراوە بە چەماوەی دوو نەخشەی f of x دەکاتە x توان سێ و g of x کە دەکاتە x و هەردوو ڕاستەیەی x یەکسانە بە سالب یەک و x یەکسانە بە یەک بدۆزەوە دەتوانین دۆی باشتر لە چارەکە بگەین وێنەکە بکەین ئەمە نەزانین چەمای نەخشەی f of x کاتێک x توان سێ نەخشەکە بۆ شوەیە و g of x بقاتە x وێنەکەی دیارە وێنەکەی ڕاستەیەک کە بە خاڵی نەڕەنداڵەوە ئەگەر تەمەشای ئەو چەما ڕووبەرە بکەین کە لەکەی لە نێوانە لە وێنەکە دیارە یەکیان لە خواری تۆرێکس یەکیان لە سەرۆی تۆرێکس ئەگەر وێنەکە درابوو دەتوانین بەو شێوە دیارەکەین ئێستا دوو تاوەکاریمان تاوەکاریەک ساڵێک لە بۆ سەفەر یەکیان لە سەفەر لە بۆ یەک ڕووبەری لە نێوان چەماوە دوو نەخشە و ئەگەر وێنەکەش نەدراوە دەتوانین هەنگاوەکان لێرە دەست پێ بکەین دەین نەخشەی یەکەم کەم نەخشەی دووەم دەکەین دەیکەینە سەفەر ئاگاتان لە نێوەشتە چینێنێ لەوانە یەکەم خینمان f of x یەکسانە بە g of x دەکاتە خاڵی یەکتر بڕینی ڕوونکردنەوەی دوو نەخشە بابزای نەخشەکان لە چێ دەرەکەن وەک لە وێنەکە دیارە لە سالب یەک و سالب یەک و لە یەک و یەک یەکتری دەبڕن کە لێرەمە دەیبینین نەخشەی یەکەمان x توان سێ ئەیتکەش یەکسە دەکاتە سەفەر دێنەوەشی تەڵ دەکەین لە دۆزینەوە x ئاوەش وەردەگرین x توان و کەم یەک لێرە x سفرمان دەراتێ و لێرە xیش دەکاتە زای ناقسەن یەک کەواتە لە سێ خاڵ ئەو دوو ڕوونکردنەوە یەکتری دەبڕن لە سەفر و لە سالب یەک و یەک کات تاوەکاریەکەی دەکاتم یان ماوەکانی تاوەکاری یان ئەو ناوچانێک کە نەخشەکە لە یەکتریان بڕ یەکێکیان لە سەفەڕە تا سالب یەک وەکو لە وێنەکە دیارە لە سەفەڕە تا سالب لە سالبەکە تا سەفەر ئەیتکەشیان لە سەفەڕە تا یەک دەکات دێن ڕووبەر لەو دوو ناوچەیە دەبینینەوە یەکتە سەفەر سالب یەک x توان سێ کەم x dx کۆ و لە سالب یەک لە بۆ سەفەر دوایەوە لە سەفەر لە بۆ یەک x توان سێ کەم x dx و دەشتوانم یەک ناوچە ببینەوە چکە دوو ناوچەکە یەکسان جارانی دووی بکەین یەک تاوەکاری لە ڕووبەرەکە دەبینەوە لە دوو حالەت کێشە نییە لێرە تاوەکاری لە x توان چار لەسەر چار کەم x توان دوو لەسەر دوو سالب یەک لە بۆ سەفەر بە هەمان شێوە x توان چار لەسەر چار کەم x توان دوو لەسەر دوو جارێک ڕادەی سەرەوە دادەنێن کە سەفەر دادەنێ هەمووی دێتە سەفەر کە سالب یەک دادەنێ لەبەر نەخشەکانمان جووتەوە دەبێت یەک لەسەر چار ئیوە جووتە دەبێت یەک لەسەر دوو کۆ لە سەفەر لە بۆ یەک کە یەک دادەنێ دەبێت یەک لەسەر چار کەم یەک لەسەر دوو کەم باکەی خوارە دابنێن تاوەکاری دەکاتە کە سەفەر دادەنێ هەمووی دەکاتەوە سەفەر ئەوە گەلێک دەبکەین نیو ڕۆباکی لێ ڕۆ دەبێتەوە یەک لەسەر چار ڕۆباک دەکاتن دیسان نیو ڕۆباش لێ ڕۆ ئەنگەڕتە تا ڕۆباک دەبێتەوە تە سالب یەک لەسەر چار ئەوە دەبتە موجب کە نرخی ڕووتی وەرەگرینە یەک لەسەر چار ئەوەشیان نرخی ڕووتی وەرگرینەکە یەک لەسەر چار
یەک لەسەر چار لەگەڵ یەک لەسەر چار واتە زۆر ڕۆمەی دەکاتە نیو یەکەی ڕووبەر کە لە نێوان چەمایەوە دوو نەخشە دۆزیمانەوە. سەدەینە سەر نمونەشەکە لە وزاری هاتوویش دا دەکا ڕووبەر لە نێوان چەمای دوو نەخشە ببینەوە. نەخشە یەکەمیان x توان چارە ئەیکەشان چییە؟ x توان دوو و بەبێ ئەوەی کە ماوەکەی هیچ دیاری کردی نەمەدەی دەبینەوە. دەتوانین وێنەکەی بچێشین و ناوچەکانی نێوانیان دیاری بکەین دەشتوانین بەبێ وێنە ڕاستە و خۆ حەلی بکەین. دەیشکە دوو نەخشەکە کەم دەکەنەوە لێ خاڵ یەکتر بڕینیان بینەوە. نەخشە یەکەمان x توان چار کەم x توان دوو لێرە x توان دوو هاوەشت هەیە لە x توان دوو کەم یەک دەکاتە سەفەر. لێرە x سەفەر دەردەچین لێرە x زای ناقسەن یەک دەردەستێت. کاتە لە سێ خاڵی تر ئەمڕێن ماوەکەی نێوانیان دەکاتە لە سالبێک لەوە سەفەر هەیەکێشان لە سەفەر لەوە یەک. ئەگەر ڕووبەر بنووسین نووسین نەرخەڕوت سالبێک لەبۆ سەفەر x توان چار کەم x توان دوو dx کۆ لە سەفەر لەبۆ یەک x توان چار کەم x توان دوو dx. دێین تاواکاری هەر ناوچەک دەبینینەوە x توان پێنج لەسەر پێنج کەم x توان سێ لەسەر سێ لە سالبێک لەبۆ سەفەر بەهەمان x توان پێنج لەسەر پێنج کەم x توان سێ لەسەر سێ لە سەفەر لەبۆ یەک. جارێک ڕادەی سەردانێت کە سەفەر دادەن هەمووی دەکاتەوە سەفەر کە سالبێکدان لەبەرەوەی نەخشەکانمان تاکە لێرە دەبێتەوە سالبێک لەسەر پێنج ئەوەش دیسان دەبێتەوە سالبێک لەسەر سێ ئەوە کە دادەن دەبێتەوە یەک لەسەر پێنج کەم یەک لەسەر پێنج سفرەکەش هەمووی دەکاتەوە سەفەر. ئەوە کە جاران دەکەینەوە موجب چکترین چەندداری هاوبەشیان دەکاتە پازدە ئەوەیان سێ ئەوە دەکاتە پێنج دەبێتە سالب سێ کۆ پێنج ئەوەیان سێ بیسان دەکاتەوە پازدە ئەوەیان دەکاتە سێ کەم پێنج ئەوە دەکات دوو لەسەر پازدە کۆ ئەوەشیان دەکاتە سالب دوو لەسەر پازدە کە نرخە ڕوتیان وەردەگرین یوەی دەکاتە دەبێتە دوو لەسەر پازدە کۆ دوو لەسەر پازدە دەکاتە چار لەسەر پازدە دەکاتە ڕووبەر. دێینە سەر جێبەجێکردنی دووەم پاشەوە نمونای وەربانە خۆشەویستان. دێن ڕووبەر لە نێوان یان جێبەجێکردنی دووەم لەسەر تاواکاری سنووردار یان تاواکاریی دۆزینەوەی قەبارەکان. هەموو ئەوانەی کە باسمان کرد لە وەزاری پرسیاریان لەسەر هاتەوە و ساڵانە دێتەوە لێ پێویستە قوتابی گرنگیش تاوا بۆ بابەتە بدات. چونکە هەم جێبەجێکردنی ترە هەم تاواکاریش ترە لێ هەموو بابەتەکان لە خۆی دەبێت زیاتر پرسیار ئەگەر بێتەوە لێرە زیاتر دێتەوە. دێنە سەر جێبەجێکردنی دووەم کە هیچ قەبارەکانە. ئەگەر نەخشەی f(x) بەردەوام بێ لە ماوەی ئەیبی ئەوە ئەو قەبارەی کە پەیدا دەبێت لە ئەنجامی
خولانەوەی چەماوەی نەخشەی f of x بە دەوری تەوەری x لە بۆشاییدا و لە ماوەی یان لە ماوەی یان کە بەردوو ڕاستێری x یەکسانە بە x یەکسانە b دیارکەیان لە ماوەی a b دەکاتە v یەکسانە کە دەکاتە ڤۆلیۆم واتە قەبارە پای تاوەکای سنوودا لە a لەوە b f of x هەمووی دووجە dx دەتوانێت ئەو یاسا ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەو ناوچەی کە دەخولێتەوە لە نێوان چەماوەی نەخشەکە و تەوەری x نەبوو یان لە نێوان چەماوەی دوو نەخشەدا بوو دوو نەخشەی وەکو f of x و g of x بوو ئەو قەبارەی کە پەیدا دەبیتن دەتوانین یاسایەکی گشتگیری لە بنووسین دەکاتە پای تاوەکاری a لەوە b نەخشەی f of x هەمووی دووجە کەم نەخشەی g of x dx ئەگەر خولانەوەکە لەگەڵ تەوەری x وەنیە تەوەری x هاوشەکەی g of x کە دەکاتە سەفر ئەو یاسای ئەمە دەڵاتە ئەگەر لە نێوان دوو نەخشەکە بۆ دووشانە تەوەری x نەبوو دوو نەخشەمان دەبیتە نەجینە بۆ یاسایە لێبینینەوە لۆی تێبگەن کو قەبارەکان دەژین ئەو یاسایە کو بەکاردێنین دێن ئەو نمونانە وەردەگرین قەبارەی ئەو تەنەبدەزەوە کە لە ئەنجامی خولانەوەی چەماوەی نەخشەی y یەکسانە بە x تواندوو بە دەوری تەوەری x خولێکی تەواو و هەردوو و لەگەڵ هەردوو ڕاستەیەری x یەکسانە و هەردوو ڕاستەیەری y یەکسانە بە سەفر و x یەکسانە بە دوو دۆزەوە خۆشەویستان دەتوانین ئەوە وێنە بکەین و ڕوون بکەینەوە خولانەوەکە بە چ شێوەکە ئەمامان دەزان y یەکسانە x تواندوو چەماوەکەی دیارەکەوە و ڕاستەیەری y کاتە سەفر کە دەکاتە تەوەری x و ڕاستەیەری x یەکسانە بە دوو کە دەکاتە ڕاستەیەری شتوونی کاتە ئەو ناوچەیە دەخولێتەوە بە دەوری تەوەری x لە بۆشاییە ئەگەر وێنەکەی تاو بکەین کەوا دەخولێتەوە شکلەکەی وا لێدێتن ئەوەش کە دەخولێتەوە شکلەکەی وا لێدێتن هاتە دەبی قەبارەیە و تەنێ ئێستا ببینەوە کە بۆ شێوەیە دەردەکەین دەی ماوەکان لە وێنەکە دیارە لەکوێ دەست پێ دەکاتن لە سەفر هەتا دوو بەس ئەگەر لە نەخشەکەت تەماشا بکەین نەخشەکەمان حتمان چی y یەکسانە بە x تواندوو y دەکاتە سەفر و x-یش دەکاتە دوو ئەگەر سەفر لێرە دابنێین کە y سەفرە لە جێی y دابنێین x چەندمان لە نەتیجەی سەفر کاتە ماوەی تاوکاریەکە لەکوێ دەست پێ دەکاتن خۆشەویستان لە سەفر هەتا
دوو دەست پێ دەکات. هەنگاوی دووەمان ئێستا دەین یاسای قەبارە دەنووسین کە بەتوان V دەکاتە پای لە سفر لەبۆ دوو واتە A لەبۆ B. ئەگەر یاساکەی دووەم بەکاربێن کە یاساکی گشتگیرە لە هەموو پرسیارەکان دەبێتن، یان با یاساکە بنووسین یەکەمدا A لەبۆ B f of x واتە نەخشەی یەکەم دووجا کام نەخشەی دووەم دووجا dx پای A B دەکاتە سەفر لەبۆ دوو نەخشەی یەکەممان x تواندووە هەمووشی تواندوو کام نەخشەی دووەم کە دەکاتە تەوەری x تاشکەیدا چیە سەفرە dx ئەو کات قەبارەکە دەکات سەفر لەبۆ دوو x توان چار ئەوەشان دەکاتە سەفر نامەی dx و تاواکاریەکەی دەکاتە پای x توان پێنج لەسەر پێنج تاواکاری x توان چار لە سەفر لەبۆ چەند لەبۆ دوو جارێک ڕادەی سەرەوە دادەنێین دوو توان پێنج لەسەر پێنج و جارێک ڕادەی خواردا دەکات سەفر توان پێنج لەسەر پێنج ئەوایان دەبێتە سەفر ئەوەی کە دەبێت کە دوو توان پێنج دەکاتە سی و دوو لەسەر پێنج پای دەکاتە قەبارەی ئەو وێنەیەکە ئێستا دیارە. بێنی منە شکار ڕەگرین لەوەی باشتر تێبگەین دەنگ پرسیارێک هەیە کە لە ڕاهێنان کە پرسیاری ژمارە سیە نەخشەکەی دایتێت و چییە ئەو جارە y دەکاتە x و ڕاستیەکەمان y یەکسانە بە یەک و یەک چەندە کاتە نمونەکە لە قەبارەی و تەلەبدۆزە کە لە ئەنجامی خولانەوەی چەماوەی نەخشەی y یەکسانە بە x بە دەوری تەوەری x خولێکی تەواو و هەردوو ڕاستیەلی y یەکسانە بە یەک و x یەکسانە بە سەد. ئەگەر بمانێ دووبارە ڕەسم بکەینەوە لەوەی وێنەکە باشتر ڕوون بیدەنامان هەمووان دەزانین وێنەی ڕوونکردنەوەی y یەکسانە بە x ڕاستیارێکە بە خاڵی نەڕە داگەڕە یان ئەگەر دانین بە سەفر سەفر کە یەک و یەک ساڵ یەک و یەک بەو شێوە داگەڕە و ڕاستیهێلی دووەم y یەکسانە بە یەک y دەکاتە یەک و x بکاتە سەفر واتە ئەوشەی تەوەری x دەگرێتەوە کەواتە ئەو ناوچەی کە دەخولێتەوە خۆشەویستان بریتیە لەو سێ گۆشی کە دەخولێتەوە وێنەکەی وای لێنێتن ئەگەر تەماشا بکەین لولەکەکمانە دەردەستێن لە ناوی چی دەرهاتبی کوچەکێک دەرهاتبیتن شکلەکەی بەو شێوە دەرەست واتە لولەک تەبی کوچەکەک لە ناوی دەرهاتبیتن دەمانێت قەبارەی ئەو تەنەب دۆزینەوە لە لولەکەت پێکاتیوە کوچەکەک لە ناوی دەرهاتیوە لۆی وێنەکە بینە پێچە خۆمان دۆی ئەگەر ببینینەوە y یەکسانە بە x و y یەکسانە بە یەک و یەکیشمان لێ چەندە سەفر ئەگەر y لێرە دابنێین ئەو کات x دەکاتە یەک کاتە ماوەی تاواکاری لە چیەوە دەست پێ دەکات لە سەفر هەتا یەک قەبارە دەکاتە چی کاتمان لە A لەوە بی واتە لە سەفر لەوە یەک نەخشەی یەکەم دووجا کە یەکسە کەم نەخشەی دووەم ئەوانە f of x ئەوشان دەبێتە g of x ئەگەر تەماشا بکەین ئەوەیان لەسەرەوەیە دەتوانین ئەو دابنێین واتە یەک دووجا کەم x توان دوو
طبعا اف اوف اكس تواندو كان جي اوف اكس تواندو دي اكس او كان باي صفر لو يك توان غير دكاتو يك غير اكس توان دو وبدا كاتتي دي اكس انا تي اكس او شان تي اكس توان سي لسر سي تا كاركن تشالو بتشال لصفر لبو يك دين زار راضي سر دادن كده كاتي يك كم يك توان سي لسي كم كصفر دادن هم اذا كاتو صفر هاي او شان دكاتي لسي اگر بيبي تسي كم يك لسر سي لیدر کن سه کمی دکات دول سر سه پای قباریت و دتوانی برایگاه یا ساکن کلا بیکاری ور ما بکیا قباری کوچک ببینو کنی تیره که یکا و بازکش یکا و کمی چکن قباری لولک کن کنی تیره که یکا برزکه لیت تماشا کن همان انجام داداتی خوش دوستان. استادی منش کار داری که زیادتر تلین که تاکاری سمودار چون با کار دیده دوزینه قواره کن. اگر به سری اونونه که اگر نیو بازنک بار بگیریم نیو بازنک من باشه قواره تلف دوزه که انجام فلانوی سماوی نقشه هر تواندو کم اکس تواندو بدوری تواری اکس خلیچی توا اما ما نزانی هوا شی چیه نیو بازنه که کلبشی سروی تواری اکس اوان اتصال بار روشن توات نیو تیره که چند روشه استان نیو تیره که آرام اگر آن نیو بازنه بخلیانی دو هم ما نزانی چه درست دمیتین او گوید مالا درست دکاتن شکل که دبتا چی دبتا گویک هم ما نزانی قباره گو دکاتا چار لسر سه پای آرتوان سه اما دین او بچه دا بینو دی سلمین با تاوکاری سمولدار دی سلمین دین یکم زرلو دیاری کردی موقع تاوکاری نقشکه لکین صفر آرتوان کم یکستوان لکین صفر بدو جا کردن هجنو ضربات نکتا آرتوان دو کم یکستوان دو یکستوان دو دکاتا آرتوان دو اکس دکاتا زای نقصنا کاتا مای تاوکاری لسال بار لبار قبار دکات سال وارد بوار نقشه یکم که اف اوف اکس که پیگات هلا رجی دوزا آر تواندو کم اکس تواندو همون تواندو کن نقشه دوم که تواری اکس که صفرة دوزا دي اكس الاتصال وارد بوار او كدو جانا كان راوي كمان درواتن دبت ار تواندو كم اكس تواندو او دبت صفر دبنتو دي اكس دين توقاري كبر دبي خوشيستان او دبت ار تواندو اكس او شانت اكس توان سي لسر سي سالبار دبار زار براتي سرو دادني دبت ار تواندو جارانا كم ار سي زال لسر سي كم وجارات خوار دادني سالبا كم آر سيجا يا سالبا آر سيجا لسر سي آر توان جاران آر كده آر توان سي او لسان آر توان سي كم سي او كجاران كده تسالب آر سيجا سال جانا سال بيتا موجب آر سيجا
ئەویان دەبیتە سالب ئار سێجا لەبەرەوەی تاکە سالبێ پێش کە سالبەکەی جاران دەکەین دەبتە موجە دووبار ئەو سالبێ جاران بکەینەوە لە کۆتایی چمان دەراتێ دەبیتە سالب ئار سێجا لەسەر سێ بێنە دۆ کۆ بکەینەوە دەبتە دوو ئار سێجا ئەو دۆش کۆ بکەینەوە کە کەرتە نەماژێرانەیە دەبتە دوو ئار سێجا لەسەر سێ ئەو دوو ڕادەیەش کۆ بکەینەوە دەکات پای شەش ئار سێجا کەم دوو ئار سێجا لەسەر سێ دەکاتە پای شەش کەم دوی بکەین دەبتە چار ئار سێجا هەمووی لەسەر چەندی سێ کە دەکاتە ئەو قەبارەی ئەمە هەموو جارێ بەکاردێنین لە دۆزینەوەی قەبارەی دەکاتەوە یاسایە کە هەموو جارەوە بەکارێنەوە دۆزینەوەی قەبارەی گۆ دوێ ئەگەر پرسیارێکمان لەو شێوە لەو هاتەوە هیچ ناکەمە بینەوە تەواوکاریەکە بۆ شێر بینەوە ڕاستەوخۆ چ بەکاردێنین ئەو یاسایە بەکاردێن تەواوکاریەکە بەکار ناین یەکسەر قەبارەکەی پێ دۆزین لۆ نمونە ئەگەر پرسیارەکەمان بەو شێوە بوو ئەو کات تێدەگەین نیوتیرەکەمان چەندە؟ واتە لە چار ساڵ چار هەنی نیوتیرەکەمان ئار دەکاتە چار لێ ئەو تەواوکاری بەکار ناینی دێن یەکسەر دێن ئەنجام خولانێ ئەو نیوە بازڵە چمان لە دەردەچی گۆیەکمان لە کە نیوەتیرەکەی چارە یەکسەر لە قەبارەی گۆدانێنێتە چار لە سێ پای چار توان سێ دەبتە چار لە سێ پای دەبتە شەست و چار کە جارانی وەی دەکەینێتە 256 لەسەر سێ قەبارەی ئەو گۆیە کە لە ئەنجامی خولانەوەی نیو بازنە بە دەوری تەوەریەکس لە بۆشایی کە نیوەتیرەکەی چەندە ئار یەکسانە بە چار دروست دەبێت خۆشەویستان ئەوە هەموو جێبەجێکردنەکەم کە لەسەر چ باسمان کرد لەسەر تەواوکاری کە بەکاردێت لۆ دۆزینەوەی ڕووبەر لە نێوان چەمای نەخشە و تەوەریەکس و ڕووبەر لە نێوان چەمای دوو نەخشە و قەبارەی پەیدا و ئەنجامی خولانەوەی بەتڵەنچی بەشێک لە چەمای نەخشەکە بە دەوری تەوەریەکس خولێکی تەواو خۆشەویستان دێنە سەر ڕاهێنانەکان با بزانین لێ چمان هەیە دێنە سەر ڕاهێنانەکان لە ڕاهێنان تاوێنە خۆشەویستە پرسیارانە حەل دەکەین کە تای پێویستی پێیان کەمێک بیرۆکەیش تێدا بیتن ئەوان ئاسانن لێ لە پرسیارە هەفتەمەوە دەست پێ دەکەین لە پرسیارە هەفتەم و هەشتەم کە ئەوان وەرتیشان پرسیاری ویزارین لێرە باشترین خەملاندن لە ڕووبەری سنووردا بۆ ڕوونکردنەوەی چەماوی دوو نەخشەیە ببینەوە یەکەم نەخشە هەمانە f of x دەکاتە x کۆ یەک و نەخشەی دووەم g of x دەکاتە x کەم یەک هەمووی توان دوو گوتمانەوەی ڕووبەر لە نێوان چەماوی دوو نەخشەی دیارکەین یەکەم جار دێین خاڵەکان یەکتر بڕین دەبینەوە دوای نەخشەی یەکەم کەم نەخشەی دووەم دەکەین واتە x کۆ یەک کەم x کەم یەک توان ئەگەر ئەم کارێ بکەینەوە ئەوە دەبیتە x توان و کەم دوو x کۆ یەک سال بەجاران بکەینێت x کۆ یەک کەم x توان و کۆ دوو x کەم یەک موجب یەک لەگە سال یەک دەڕاتن و یەک و دوو یەک x لەگەر دوو xش کۆ بکەینێتە سێ x کەم x توان دەتوانین ئەوە لە یاسای تەواوکاریەکە بەکاربینین پاشان دێین دەیکەینە سەفر و هاوەش وەردەگرین دەبتە x سێ کەم x لێرە یان x دەکاتە سەفر یان x دەکاتە سەفر کاتە دوو نەخشەکە لەو دوو خاڵە یەکتری دەبڕن کە دەبتە سنووری تەواوکاریەکەیە ڕووبەر دەکاتە نرخی ڕووتی لە سەفر لە بۆ سێ
کە گوتمانەوە نەخشەی یەکەم و نەخشەی دووم پێی دەکاتەوە پێویست ناکە دووبارە کەمی بکەینەوە و کردارەکان دووبارەکەینەوە dx تاوکاری وەگرین دەبێتە 3x توان دوو لەسەر دوو کەم x توان 3 لەسەر 3 لە سەفر لەبۆ 3 جارێک ڕاتەی سەرەوە دانێ کە 3 دەکات 3 توان دوو کەم 3 توان 3 لەسەر 3 کەم کە سەفر دادەنێن هەمووی ئەنجامەکەی دەکاتەوە سەفر ئەوەیان 3 توان دوو نەوە جاران 3 بکەین دەکاتە 27 لەسەر دوو کەم 27 لەسەر 3 بێنە دوو کارتە کۆ بکەینە دەبتە 6 ئەوەیان 3 ئەوە دوو 3 جاران 27 دەکاتە 81 کەم دوو جاران 27 دەکاتە 54 لێک دەبکەین دەکاتە 27 لەسەر 6 کورتی بکەینەوە بەسەر 3 دەکاتە 9 لەسەر دوو 9 لەبارەی بایەکانەوە وزەر پێویست ناکات نرخەوتەکە بنووسینەوە لای دەبێن 9 لەسەر دوو داواشکەین دەکاتە 4 و 1 لەسەر دوو بە نزیک کراوەیی دەکاتە چی؟ دەکاتە 4 ئاگادار مختاریان لە پرسیارەکە دەرێ بە هاچی خەملێ درا یعنی نزیک ئەو بارێک کە لە وەڵامەکان درایدێت و کە نزیکە لەوەی دەقیدانە کە دەکاتە چی؟ دەکاتە 4 بێنە سەر پرسیاری هەشتم نەخشەی یەکەمانە f x دوو کەم 1 لەسەر 2x نەخشەی دووەم g of x دەکاتە دوو کەم ڕەجی x و باسمان کردوێتوانەوانە لەو جاری هاتینەوە دەین دوو نەخشەکە لێک دەردەکەین لەوەی خاڵەکان یەکتر بڕمیان بینە بزانین ناوچەکەی نێوانیان دەکەویتە چەندرێ کەم g of x دەکاتە دوو کەم 1 لەسەر 2x کەم دوو کەم ڕەجی x سال بەجارڕای ناوکانێک بکەین دەبێتە دوو کەم 1 لەسەر 2x کەم دوو کۆ ڕەجی x موجب دوو لەگەڵ سالب دوو دەڕواتن و دەکات ئەگەر موجبەکە بینە پێشەوە دەبێتە ڕەجی x کەم 1 لەسەر 2x دەتوانێتەوە لە یاسای تەواوکاریەکە بەکاربێنین دێنەوە دەکەینە سەفر لێرە ڕێکمانەیە لەوەی خۆمان لەو ڕێگە ڕزگار بکەین یەک لە ڕادەکان دەبینەوە بەر واتە دەبی ئەو ڕادەی کە ڕەشتێدا بەتەنیا ببینێتەوە دەکات 1 لەسەر 2x لەو خۆ لەو ڕێگە ڕزگارکەی بە دووجارکردن کە دووجار دەکەینەوە دەبێتە x ئەوەش دەبێتە 1 لەسەر 4x توان دیسان لەو خۆت لەو کەرتە ڕزگار بکەین جارڕای چاری دەکەین کە 4x یەکسانە بە x توان دوو یەکسان بکەین بە سەفر دەبێتە x توان دوو کەم 4x هاتەوە دەبینەوە بەر دەکاتە سەفر لێرە هاوەش x مانەیە دەبینێتە x کەم 4 دەکاتە سەفر یان x سەفرە و یان x دەکاتە 4 کەواتە ماوەی تەواوکاریەکە دەکاتە سەفر و 4 ئێستا بێن ڕووبەر بنووسین نرخی ڕووتی سەفر لە بۆ 4 بەتوانەوە لە یاساکە دێن و ڕەکە پێناسە بکەینێت x توان 1 لەسەر 2 کەم 1 لەسەر 2x هەمووی dx لەناو نرخی ڕووت تاوکاری وای دەکات x توان 3 لەسەر 2 3 لەسەر 2 1 لەسەر 2 تاوکاری x دەبیتە x توان 2 لەسەر 2 لە سەفر لە بۆ 4 ئەوان دەکاتە 2 لەسەر 3 ئەگەر داواش بکەین دەبیتە یان بە هەڕۆک خۆی بێنینەوە ئەوەشیان دەبێت 1 لەسەر 4 x توان 2 سەفر لە بۆ 4 دێن ئێستا ڕادەکانی سەرە و خوارەوەی دادنێن جار یەکەم ڕادەی سەرەوە کە 4ە کەم ڕادەی خوارە کە سەفرەکە دادنێن پێویست ناکە هەمووی دەکاتەوە سەفر 4 لەتان کو بنووسین خۆشەویستان لەتان بنووسین 2 توان 2 3 لەسەر 2 ئەوە دەڕواتن دەبێتە 2 توان 3 2 توان 3 یانی دەکاتە 8 یانی ئەو ڕادەی هەمووی 8ە کە جارانی وەی دەکەین دەبێتە 16 لەسەر 3 ئەوەشیان دەکاتە
چارتوان دەکاتە 16 کە کورتی دەکەین دەکاتە 4 دێن ئەو ژمارە و کەرتەیە کۆ دەکەینەوە دەبتە 16 کەم 12 و دەکاتە 4 لەسەر 3 و دەشکاتە 4 لە 3 یان 4 داوەش سێکەین دەکاتە 1 و 1 لەسەر 3 لەبەرەوەی دەرەبی خەونە دەکاتە بەرزی کراوەی دەکاتە چەند؟ 1 ئەگەر سەری وەڵامەکان پێکە لە کتاب درایتەوە تەماشا دەکەین کامە وەڵام ڕاستە ئەو وەڵامێکە دەکاتە 1 کە دەکاتە لقی ئەری وتوانە پرسیاری گرنگن و لە وەزارەش هاتینەوە دێنە سەر پرسیارەکانیتەوە کە زیاتر ئەو پرسیارانە حەل دەکەین کە جێگای چاون و ئەگەر یادنەوە لە ویزاری بەهێزە مانەوانێ پرسیارەکان کە گرنگین کە دەرنەوانە گرنگن هەموو پرسیارەکان گرنگن بەڵام ئەوان کە حەلمانەکەن ئاسا و من دێنەوانە حەل دەکەین لە پرسیاری 9 هەتا 12 ڕووبەر دۆزە کە سووردا بە تەوەریەک سوورکردنەوەی نەخشەکە وەرد و ڕاستێنێ پرسیاری نوێم داوای ڕووبەر دەکە لە نێوان چەماوەی نەخشەی f of x sin x وەرد و ڕاستێنێ یەکسانە بە 0 ڕووبی یەکسانە بە پای پرسیاری دەیەم وەرد و ڕاستێری پای لەسەر 4 لێرە ئەگەر بتوانێت دۆزینە ڕووبەر دەتوانین نەخشەکە بکەینە سفر لەوەی ماکانێ لەبەرە ئەگەر بیکەینە سفریش هەر هەمان ماوەمان دەداتێ دەکاتە 0 چوە ماوەی تاوەکارێکە 0 پایە و یەکسیش کاتە پای دیسان ساین لەبتە 0 کاتە هەر دەکاتە هەمان ماوە لێرە ڕووبەر دەکاتە تاوەکاری سنووردا لە 0 لەبە پای لەبە نەخشەیەکی sin x dx کە تاوەکاری وەردەگرین تاوەکاری ساینێتە چی کۆساین سال کۆساین x لە 0 لەبە پای جارێ ڕاتەی سەرە دادرێن کە پایە کەم ڕادەی خوارێ کە 0 ئەوەیان دەکاتە سالب 1 ئەوەشیان دەکاتە سالب کۆسای 0 چەندە؟ دەکاتە 1 ئەوە دەکاتە 1 کۆ 1 و دەکاتە 2 یەکەی ڕووبەر بێ لێرە ئەو نەخشەیە ناکاتە 0 کەواتە ماوەکەمان لەکوێ دەبینەوە لەو دوو ڕاستێرەی کە ناوچەکەی سووردا یەکسەر ڕاستەوخۆ دەرێن ڕووبەر دەکاتە تاوەکاری لە سالب پای لەسەر 4 و پای لەسەر 4 1 لەسەر کۆساین ویزای x dx و معلومە تاوەکاریەک لەسەر کۆساین ویزا دەکاتە تان لە سالب پای لەسەر 4 لەبە پای لەسەر 4 جارێ ڕادەی سەرەدایە دەکات تان پای لەسەر 4 کەم تانی سالب پای لەسەر 4 و تان پای لەسەر 4 واتە 45 دەکاتە 1 و سالب تانی سالب پای دەکاتە سالبی تانی گۆشەکە و تانی 45 دووبار دەکاتە سالب 1 ئەوە گەجاران بکەین دەبتە 1 کۆ 1 و دەکاتە 2 یەکەی ڕووبەر مێنە سەر پرسیارەکانی پاشویش کانی پرسیاری باشن دوو ڕاستێریەوەی سالب 3 و بی بکاتە 3 و 12
ئای بکاتە سفر و بیش بکاتە یەک. هەمان دەزانین ئەوەیان بازنەکە کە بەش سەروی بازنە لە سەروی تەوەری یەکسە. ئەگەر بیکەینە سفر دەبیتە نەوە کەم بە دووجارکردن x توانێت دەکاتە سفر x دەکات زای ناقسەن سی. واتە بازنەیەک تێ نیوەتیرەکەی r دەکاتە سێ. لێ ڕووبەری وەی کە دەکاتە سالب سێ لەبۆ سێ نەوە کەم x توان دوو dx دەکاتە ڕووبەری نیو بازنە نیوە بازنەیەک نیو ڕووبەری بازنەش پای r توان دوو. لێرە تاوەکاری بەکاردێنین یاساکانی بواری ئەندازە بەکاردێنین و گوتشمان r چەندە نیوەتیرە؟ سێ دەکاتە یەک لەسەر دوو پای سێ توان دوو دەکاتە نۆ جاران یەک دەکات نۆ لەسەر دوو پای ئەو ڕووبەری چەماوێ نەخشە لەگەڵ تەوەری یەکس. لێرە گمانێ ماوەکەی داکەین نەخشەکە دیسان ناکاتە سفر چکە نەخشەش توانی تێرە کە ناکاتە سفر. لێ ماوەی تاوەکارێکە هەر دەکاتە سفر و یەک. ڕووبەر دەکاتە سفر لەبۆ یەک dx. ئەگەر لەبیرتان بێەوە هەیە کەوتمان تاوەکاری دەکاتە یەک لەسەر ئی توان x. لێ ئەی لێرە دووە دەکاتە یەک لەسەر دوو ئی توان دوو x لە سفر لەبۆ چەند؟ لەبۆ یەک. جارێک ڕادەی سەرەنگا بنێ دوو جاران یەک کەم ڕادەی خوارێ دوو جاران سفر. ئەوە دەکاتە ئی توان دوو جارانەش پێ دەبتە ئی توان دوو لەسەر دوو ئەوەیان دەبتە سفر ڕەشتە توانی سفر بی دەکاتە یەک واتە دەکە یەک لەسەر دوو. ئەو ژێرەکانە یەکسانە دەتوانین یەک کەم بینووسین ئی توان دوو کەم یەک وەگەر نانرخردە ئی توان دوو کەم یەک لەسەر دوو دەکات. ئەوە دەکاتە ڕووبەری لە نێوان چەماوێ نەخشە و تەوەری یەکس و لەو ماوەی کە دیاریکراوە. دێنە جارە پرسیارانە حەڵ دەکەین کە بەڕوونکردنەوە داکی. لۆ نمونە پرسیاری سێزدە کانە پرسیاری باشن. نەخشەکمانەیە وێنەکەی بەو شێوەیە ئەوەی کەشیان ڕووبەر دەوانێت لە نێوان چەماوەی نەخشەی وای یەکسانە بە یەک و نەخشەی دووەممان کە نەخشەی سێگۆشەیە کە کۆساین دووجا یەکس. بابزانین کو ڕووبەر دەبین. ئەگەر تەماشا بکەین دوو نەخشەکە لە چێ دەرێکتریان بڕێگە لە ماوەی سفر و پای کە دەبتە ماوەی تاوەکاریەکەی. لێ ڕووبەر دەکاتە لە سفر لە بۆ پای نەخشەی یەکەم کەم نەخشەی دووەم بکەین. نەخشەکەی سەرێکە یەکە کەم نەخشەی دووەم کۆساین دووجا یەکس dx و دەکاتە سفر لە بۆ پای. خۆشەویستان ئەمە تاوەکاری کۆساین دووجامان نییە وەرمانێک بۆیە دەبێت چی لێ بکەین؟ بیگۆڕین. ئەمە هەمومان دەزانین یەکەم کۆساین دووجا یاسا دەبتە چی؟ دەبتە ساین دووجای x dx و ساین دووجاش دووبارە بیگۆڕین چکە دووجایە دەبتە چی؟ دەبتە ئەویان یاسایە ئەوەشیان یاسایە دەبتە یەکەم کۆساینی دوو ئەوەندەی گۆشەکە گۆشەکە لێرە یەکە دوو ئەوەندەی دەبتە دوو x dx. دێین ئەو یەک لەسەر دەستە دەرێ تاوەکاریەکی دەبتە x
تاوکاری کۆساین 2x لێرە هەیمانەیە دەکات 1 لەسەر 2 ساینی 2x لە چەند لەوە چەند لە 0 لەوە پای جارێک ڕاقی سەرۆدانێ کە پایە کەم 1 لەسەر 2 ساینی 2 پای کەم ڕادەی خوارە کە 0 کەم 1 لەسەر 2 ساین 2 جاران 0 ئەوە دەکاتە پای ساین 2 پای دەکاتە 0 ئەوە دەکات 0 ساین 0ش دەکاتە 0 دەبتە 0 یانی ئەوەی کە دەبینێتەوە ئەوە دەبتە 0 دەبینێتەوە چی پای دەبینێتەوە کە جاران دەکەین دەکات پای لەسەر 2 ڕووبەری و ناوچەیە کە دراوە بێنە سەر پرسیارەکەی پاشوی چاردەمین کەوانشان لە وزاری هاتووە ئەوە وێنەی نەخشەی یەکەمە کە هاوشەکەی دەکا x1 چار کەم 2x1 و نەخشەی دووەمش نەخشەشی دووجایە کە لە ناوەیە بەو شکلەیە ئەگەر تەماشا بکەین دوو نەخشەکە لەو خاڵەیە کرامڕەیە کە یەکێکیان 2 8 ئەوەی کەشیان ساڵ 2 8 هاوشەی نەخشەی دووەم وای یەکسانە بە 2x1 کاتێک کە تەماشای ماوەکەی تاواکاری بکەین یەکیان لە ساڵ 2 تا 0 ئەوەی کەشیان لە 0 تا چەندە هەتا 2 کاتە ماوەی تا 2 ماوەی تاواکاری لە ساڵ 2 لەوە 0 و یەکێکیان چەندە 0 لەبۆ 2 لەبەرەوە ئەگەر تەماشا بکەین ئەو دوو ناوچەی کە درای هەمان یەکسانن دەتوانین بە یەک تاواکاریش حەلی بکەین ئەواتە دەتوانم تاواکارێک ئەوە بنووسم ئەگەر دەبی کاتێک ئەو دوو نەخشەیەش لەگەڵ دەکەین دەبتە 2x1 کەم x1 چار کەم x1 ئەواتە نەخشەکەی سەرەکەم نەخشەی دواتە f of x کەم g of x دەکرێت دێن ئەنجامەکە دەبینێت چەند لا تاواکارێکەدا دەڵێن ئەو ساڵ بەجاران دێتە 2x1 کەم x1 چار کۆ 2x1 ئەو دوو ڕادەیە کۆ بکەنێتە 4x1 کەم x1 چار واتە f of x کەم g of x لەناو دوو تاواکارێکەدا دێت بێتە 4 x1 چار dx لەبەرەوەی لەسەرێک پێویست ناکرد بە خۆتر بنووسین ئەگەر هیچ زۆر مشکلێ نییە ئەوەی کە لە 0 لەبۆ 2 بە هەمان شێوە دەکات 4x1 کەم x1 چار dx یان گوتمان لەبەرەوەی دوو ناوچەکە یەکسانن دوو جاران ڕووبەری ناوچەک دەبینەوە کەی خۆمان کە 0 لەبۆ 2 4x1 کەم x1 چار dx ئەوەیان ئاسانتە دەبێت کاتمان لەنەوە 4x1 3 لەسەر 3 کەم x1 5 لەسەر 5 لە 0 لەبۆ 2 جارە ڕادەی سەردانێن کەم ڕادەی خوارە کە 0ەکە داڵێن هەمووی دەکاتەوە 0 دووتوان 3 دەکاتە 8 جاران 4ش دەکاتە 32 لەسەر 3 ئەوە دەکاتە 32 لەسەر 5 ئەگەر دوو کارتە کۆ بکەین بچووترین چەند جاراوەشە 15 ئەوە دەکاتە 5 ئەوە دەکاتە 3 کە جارانی دەکەین دەبتە 160 ئەوەشیان دەکاتە 64 ئەوە لەوە دەرکەین دەکاتە 6 بگورن دەبتە 64 لەسەر 15
دوی جارانی بکەین تا 128 لەسەر 15 ڕووبەری لە نێوان چەما و دوو نەخشەیە. دێنە سەر پرسیارەکەی پاشەوێ کە پرسیاری 15 خۆشەویستان با بزانین ئەو کو دەیدۆزینەوە کە بیرۆکەکی جیاوازی تێدا لەگەڵ پرسیارەکانی کە جیاوازە. دێن سەرەتا وێنەکەی دەکەین کە لە پرسیارەکە وێنەکەی درایە. نەخشەی یەکەمە کە ئەوها پێناسەکرا x یەکسان بە y سێجە و نەخشەی دووەمیش ئەو شکلە پێناسەکرا کە هاوشەکەی بریتیە لە x یەکسانە بە y توان. دەمانێت ئەو ڕووبەرە ببینە کە دەکرێتە نێوان چەمای ئەو دوو نەخشەیە. ئەگەر تەماشا بکەین لێرە وایمان نییە، وای سێجایە کاتە پێویستە وای ببینەوە چکە بە تەواوکاریەکەمان بە پێی ئەکسە دێین ڕەجی سێجای وەردەگرین دەتە وای ئەکس توان یا دەتە ڕەجی سێجای ئەکس کە دەتوانین وا پێناسە بکەین ئەکس توان یەک لەسەر سێ. ئەوە نەخشەی یەکەم کەوەی سەرمان دەکات. ئەوەی دووەم کە درایتە دوو ئەکس یەکسانە بە وای توان دوو دێن ڕەجی دووجای وەردەگرین دەبیتە ڕەجی ئەکس و دەکات ئەکس توان یەک لەسەر دوو. و ماوەی تاواکاریەکە دیارە لە چەندە بە چەندە لە بە سەفر لە بە یەک کاتە تاواکاری لە سەفر لە بە یەک نەخشەی یەکەممان کەوەی سەرمان دەکات ئەکس توان یەک لەسەر سێ کامەوەی دووەمیان کە دەکات ئەکس توان یەک لەسەر دوو دی ئەکس. تاواکاریەوەی دەکات ئەکس توان چار لەسەر سێ لەسەر چار لە سێ یۆشیان ئەکس توان سێ لەسەر دوو سێ لەسەر دوو. ماوە تاواکاریەکە چەندە سەفر لە بە یەک. ئەوە گاڵ بگەڕێنێتە سێ لەسەر چار و جار ڕادەی سەرەدا بنێ ئەوە دەتە دوو لەسەر سێ کە هەڵدەگەڕێتەوە جارەکە داوەشکە دەکەی جار هەڵدەگەڕێتەوە و ڕادەی سەرەش داین کە یەکە کەم کە ڕادەی خوارە داڵێت خۆشەویستانە هەردوویکی دەتە سەفر بۆ شێوەیە. یەک هەر توانەشواریەکە کاتە لێرە چەند دەبێتەوە سێ لەسەر چار کەم دوو لەسەر سێ. چکترین چەند جاراوەش لە ژێرەکان دوازدەیەوە دەتە سێ و دەتە چار کە جارای دەکەینەوە دەتە نۆ ئەوەشیان دەکاتە هەشت کە لێی دەردەکەین دەکاتە یەک لەسەر دوازدە. ئەوەی ئەمە کە دیتمانە تاواکاری بە ژێرەی تەوەریەکس دەتوانین بە ڕێگای شتەش حەلی بکەین ئەگەر تاواکاری بە ژێرەی تەوەری وا بینە کە دەکاتە عینەن ماوە. هەنجی لە پێویستمان بەو تەرتیباتانە نابێتن کە ئێستا کردمان. ماوەی تاواکاریەکە هەر سەفر لە بۆ یەکە. نەخشەی یەکەممان کە ئەوەیان لەسەر ڕێگەوەتر دەبێتن دەتە وای توان دوو واتە تاواکاری جار بە ژێرەی تەوەری وای وەردەگرین کەم وای توان سێ دی وای. لەجاتەوە لەگەر تەوەریەکس بیکەین ئەجا لەگەر تەوەری وای دەتوانین بۆ ڕێگاش حەلی بکەین. لەوانەیە ئاسانتری دەکاتە وای توان سێ لەسەر سێ کەم وای توان چار لەسەر چار لە سەفر لە بۆ یەک. جارێک ڕادەی سەرەداین دەکات یەک لە سێ کەم یەک لەسەر چار کە سەفر دانا دەکاتەوە سەفر. چکتری چەند جاراوەش دوازدەیە دەکاتە چار کەم سێ و دەکاتە یەک لەسەر دوازدە. دێنە سەر پرسیارەکانی پاشەوی ڕووبەر لە نێوان چەمای دوو نەخشە کو دەدۆزینەوە دێن زیاتر پرسیاری زیاتر هەڵ دەکەین.
دوره من بسیار 16 روبر لنوان سمای دو نقشه x توان دو کم دو و g of x کاتا دو دین دو نقشه کلیک دردکن لوی خالی اکتر بریان و دیار کردی نازکان کم دو x توان دو کم چار اول اساس کا کار دینو دیکھیں صفر x توان دو کاتا چار x دکاتا زای ناقصان دو کاتا ما تا کار سال دو لبو دو افراد روبر دین الخروج دادنه قلت مال سال دو لبو دو اول اساس کا دادنه شکل اگر کنی دو نقشه کا دکاتن اول کات x توان سه لسر سه کم 4x لسال دو لبو دو 4 راضی سر دانه لدو توان سه لسر سه کم 4 جاران دو کم جارا راضی خوار دانه که سال دو لسر سه کم 4 جاران سال دو هوا دکات هشت لسر سه هوا دکات هشت هوا دکات سال هشت که سال که جاران نکین دکات موجب هشت درسته او دو که جاران نکنید تا موجب هشت که سابقه جاران نکنید یوش دبت سال هشت او دو که تکوب کنید همان جیره یعنی که 16 لسه او دوش کوب کنید تا سال 16 او دو که اجماره کوب کنید که چند کرد داره دبت 3 16 کم 48 اوش دینر کنید دبت سال 32 لساس نرخ روتی برگرین در تسییدو لساس آشکست. من سر شاری حفده نبسیار حفده عینه و نروبر معنی لنوان سماعی دو نقشه دین و بسیارش حل لکن بابزارین او چمان دراته شاري جمارة حبدا نقشة يوفا في اكس دكاتا حفظ كم دو اكس تواندو و جي اوف اكس دكاتا اكس تواندو كم بينس دين دو نقشة كاليك دردتين وهذا حفظ كم دو اكس تواندو كم اكس تواندو كم بينس صار وزارم كم نتحف كم دو اكس تواندو كم اكس تواندو كوبينت هفت بينت كوب كينو تكاتا دوازده كم عشان تكاتا كوب كينو تسي اكس توان دو دين ولا يا ساكا دادين ولا كينو صفر هذا سي اكس توان دو دكاتا دوازده داوش سيب كين اكس توان دو دكاتا تسار اكس دكاتا زاي ناقصا دو كاتا ماي تاو كاريك السار دو لو تصدر لبو دو استدين تا كاريك لنشي روبر دكاتا تا كاريك السار دو لبو دو نقشة كمان هاتوي كلي عساكر دادن نويا دوازده كم سي اكس تواندو دي اكس مشابه ودكات دوازده اكس كم اكس توان سي لسالتن لسال دو لبو دو ظاهر راضي سر دادن كم دو توان سي كم وزا راضي خوار دادن دوازده زاران سال دو كم سال دو توان سي آیان دکاتر 24 کم 8 آشیان آشی سال دکاتر سال 24 آش دکاتر سال 8
ئەو ساڵە کە جاران دەکەین دەکاتە موجب 24 ئەوەش کە جاران دەکەین دەبێتە موجب 8 ئەو ساڵ بە جاران بکەین دەبێتە سالب 8 ئەو دۆ کۆ بکەینەوە دەبێتە 48 ئەوەشیان دەبێتە 60 کەرەی دەربکەین دەبێتە چەند 32 دەکاتە 32 یەکەی ڕووبەر دێنە سەر پرسیارەشکە با بزانین چمانەیە پرسیاری 20 حەڵ دەکەین نەشەکمانەیە f of x دەکاتە 8 cosine x و g of x دەکاتە 1 لەسەر cosine دووجا x ماڵەکەی دایتەمە سالب پای لە 3 و پای لەسەر 3 یەکسەر ڕووبەرەکە دەبینەوە سالب پای لە 3 پای لە 3 چونکە دوو نەخشەیە ئەگەر حەلی بکەین یەکتر بڕینیان نابێ ئەو ماوەیە لە یەکسەر دادنێن f of x کە دەکاتە 8 cosine x کەم g of x کە دەکاتە 1 لەسەر cosine دووجا x dx تاوکاروی بەگرین تاوکاری cosine دێتە sine و 1 لەسەر cosine دووجا دەکاتە tan لە سالب پای لە 3 لەبۆ پای لەسەر 3 جارێک ڕادەی سەرۆ دادەین پای لە 3 کەم تانی سالب پای لە 3 کەم ئەو جا ڕادەی خوار دادەین 8 ساین سالب پای لە 3 کەم تان سالب پای لەسەر 3 لا نرخی ڕوت پای لە 3 دەکاتە 60 ساین 60ش دەکاتە ڕەجی 3 لەسەر 2 هیوان دەکاتە سالب پای لە 3 دەکاتە ڕەجی 3 و دەبیتە موجب ڕەجی 3 یان دەتوانین ئەنگاواشکە زیاد بکەین دەبێتە سالب ڕەجی 3 بۆ شێوەیە ئەوەش دیسان دەبێتەوە سالب ڕەجی 3 لەسەر 2 کەم ئەوشیان سالب ڕەجی 3 بەڵزانین ئەو کورت بکەین دەبێتە 4 دەبێتە 4 ڕەجی 3 کە جاران دەکەین دەبێتە موجب ڕەجی 3 ئەوە کە کورتی دەکەین دەبێتە سالب 4 ڕەجی 3 کە جاران دەکەین دەبێتە کۆ 4 ڕەجی 3 ئەوەشیان کە جاران دەکەین دەبێتە موجب بەڵام کە سالب جاران دەکەین دەبێتە سالب ڕەجی 3 موجب ڕەجی 3 لەگەڵ سالب ڕەجی 3 دەبڕێت ئەوەی دەبینێتەوە چەندە 8 و دوو کۆ بکەینەوە ڕەجی 3 دەکات دێن ئەو پرسیارانە حەل دەکەین کە لە ڕاستەوخۆڵانمانە بازانین چمانەیە ڕاستیان هەڵە پێت دەرێ ئەگەر ڕووبەری دوو ناوچە سوودا و لە نێوان دوو نەخشە واتە ڕووبەر لە نێوان نەخشەی f of x یان g of x بکاتە چەند؟ کاتەیەک دەرێ ئەوە ڕووبەری k of x کە پێ کاتە لە g of x واتە c-یەکە بینە سەرێ
و g of x h of x کە پێکاتێ لە f of x کۆسی ئەو دووسیە واتە ئەگەر دوو ژمارە لەگۆڕ بن لە نەخشەکە زیادمان کردواتە ڕاشانی ستونیمان لێ کرد لەبۆ نەخشەکە هەردووکیان بە بڕی سێیەکە ئەو کات ڕووبەری نێوانیان هەر نەیەک دەبێتەوە تەواو ڕاستە دێنە سەر پرسیاری ژمارە 25 دەرێگە تاواکاریایی لەبۆ بی f of x کام g of x dx بکاتە هەی ئەوە تاواکاریەکەی هەی لەوە بی بەعکسیەوە بە پێچانە g کام f of x بکەین dx دەکاتە سالبەی واتە گەر نەخشەکەی سەرەوە کە نەخشەی خوارە بکەین موجەبە ئێوەم داتە ڕووبەر کاتێک کە نەخشەکان پێچان دەکەین خوارێکم سەرە دەکەین دە چارەکەین بێگومان ئەوەش ڕاستە دەتوانین ئەوەش بسەلمێنین لەو نمونەبەرەوە وەگرین f of x بینە پێشەوە لە اتصال f of x کام g of x ئەوەشیان اتصال بەیلەوە بی f of x کام g of x dx ئەوەشیان دەکاتە چەند f of x کام g of x دەکاتە ئەی دوێ ئەو وەڵامەش ڕاست دێنە سەر پرسیاری 28 کە پەیوەندیە بە قەبارە قەبارە بینێنە چەمایەوە نەخشێ و ئەو دوو ڕاستەیە لێ کە سنوور داوە پێم وایە بسیارەمان حەل کرد لە نمونەکە وای یەکسانە بە x تواندوو وای دەکاتە سفڕی لێ دێنێ سەر پرسیارەکەی پاشوی 29 لە نمونەکانەوە حەل کرد پێویست ناکە دووبارەکەینەوە و لەوەشمان حەل کردیە لەسەر دووبارە دەکەینەوە پرسیاری سی بێگومانەیشمان حەل کرد وای یەکسانە بە x لە نمونەکان لێ پرسیاری تا حەل دەکەین 29 کە ئەوشمان حەل کردە دەزانینەوە دەکاتە ڕووبەری ئەو بازنەکە کاتێک ئەو بازنەیە دەخولێتەوە چمان دەلاتێ گۆیەکمان دەلاتێ نیوەتیرەکەی چییە؟ نەکتە گۆیەک نیوەتیرەکەی دەکاتە سێ لێ لە جیاتەوەی تاواکاری بەکاربین لە دۆزینە قەبارەی و گۆیە لێنگە یاساکانی ئەندازە بەکاردێنین قەبارەی گۆ دەکاتە 4 لە 3 پای r توان 3 دەکات 4 لە 3 پای r چەندە 3 توان 3 دەکات 4 لە 3 پای جاران 27 کوردەبیتەوە دەتەنەوە 9 جاران 4 دەتە 36 پای قەبارەی پەیدا و لە ئەنجامی خولانەوەی نیوە بازنەیە دێنە سەر پرسیاری 32 لێ تاواکاری بەکاربێن بە دۆزینەوەی قەبارە لە ئەنجامی خولانەوەی ئەو سێ ڕۆژەیە کە سەرەکانی 0 و 1 بی و 0 و 0 و 0 بابێ وێنەکەی بکەین خۆشەویستان لۆی باشتر تێ بکەین ئەوەیان 0 و 1 لەسەر تەوەری x دەکاتن ئەوەش 0 و 0
ئەوەی کەشیان ببورن ئەوە بی و سەفر لەسەر تەوەری ئێکس ئەوەشیان سەفر و هێچ لەسەر تەوەری وای ئەو سێ گۆشیەمانە کە سەرەکانی گۆشی وەدرایە کاتێک کە ئەو سێ گۆشیە دەخولێتەوە ئەگەر تەماشا بکەین ئەو شێوەیە کە بەدەستمان دەکەوێتن شێوەیە چمان دەراتێ شێوەیە قوچەکەکمان دەراتێ قوچەک کە نیوەتیرەکەی هێچە و بەرزیەکەی دەکاتە بی لێ ئەگەر بێ قەبارەیە و تەنە بینەوە کە لە ئەنجام خولانەوە سێ بەشە پەیدا دەبیتن پێویست ناکاتەوە کاری بەکارن یەکسەر دێ قەبارەی قوچەک بەکاردێنێ کە دەکات یەک لەسەر سێ پای توان و ئێچ لێرە نیوەتیرەکە چییە ئێچە و بەرزیەکە لێرە چییە بیە دوێ کاتێک کە قەبارەیە و تەنە دەبینەوە ئەو قەبارەیەوان بەو شێوەیە دەردەستێت وەگەرمانێ بە تەواوکاری ببینینەوە دەیبێن هاوشێ و ڕاستەیە دەبینەوە کە بە دوو خاڵدا دەڕۆ هاوشێ و ڕاستەیە کە دەکاتە نەخشەکە هاوشێ ڕاستەیە ئەگەر بە تەواوکاری ببینەوە بە دوو خاڵ بی و سەفر و ئێچ دادڕافکە دوو یەکتر بڕینی ئاسوێنستین ئێکس لەسەر ئێک و وای لەسەر پی دەکات یەکەنجینێ ئەوەیانە ئێکس لەسەر پی کۆ وای لەسەر ئێچ ئەوە دەستەوە بەر یەک دەکە وای لەسەر ئێچ یەکسانە بە سال ئێکس لەسەر بی کۆیەک هەمووی جارانی ئێچ پێن دەتە سال ئێچ لەسەر بی کۆ ئێچ ئەوە دەبی لە ئاساکە بەکاربێنەوە تەواوکاریەکەش لە چەند ئەمانە لە سەفەرە تابێت واتە قەبارە یە دەکاتە پای لە سەفر لەبوو بی سال بە ئێچ لەسەر بی ئێکس کۆ ئێچ هەمووی توان و دی ئێکس کە پێم وایە ژینە زەحمەت دەبێت وە پرسیارە ساڵەکان لە ویزاری هاتەوە و بەو شێوەیە قەبارەکەی دەبینەوە کە ئاسانە دێنە سەر پرسیاری 34 کۆتا پرسیار بابزانین ئەوەی چوان هەیە داوام لێ دەکاتن قەبارەی و تەنێکە پەیدا لە ئەنجامی خولانەوەی کردەوەکەی دایە و هاوشەکەی چییە؟ کۆساین ئێکس ساین ئێکس بە دەوری تەوەری ئێکس خولێکی تاو هاتە لە ئەنجامی خولانەوە ناوچێکە بۆ نەخشەی دیاریکرایە قەبارەکەی بدۆزینەوە خۆشەویستان بیرەکەی پشار لەوێ چۆن ئەو نەخشەیە تەرتیب دەکەین و دەیگۆڕین چکە گەرنا ئەوە دووجاکەین کردارەکەمان زۆر زەحمەت دەبێتن لێ یەکەم جار دێین نەخشەکەمان تەرتیب دەکەین کۆساین ئێکس ساین ئێکس دەتوانین بۆ شێ بنووسین یەک لەسەر دوو ساین ئێکس کۆساین ئێکس واتە جارانی دوو دابەشی دوو جارانی دوومان کتێ لە عینی کاتیش دابەشی دوومان لەو یاسایەکەوە دەست هەمومان دەزانین ئەوە یاسا کە لە چ پێ کاتێک لە ساینی دوو ئێکس کاتە نەخشەکەمان گۆڕینەوە یەک نەخشە لە زیاتری لەدانی دوو نەخشەمان دەکەین ئەو کات قەبارە کاتە پای ماوەی تاوکاریەکەش دیارە لە سەفر لەبۆ چەند پای لەسەر دوو چی دووجار نەخشەکە دووجار دەکات یەک لەسەر دوو ساین ئێکس کەم تەوەری ئێکس کە جیۆفێکسەکە دەکاتە سەفر کەم سەفر توانێت پێویست ناکەمێنش
دەکاتە پای ئەوە کە دووجا دەکەین یەک لەسەر چار ساین تواندوو یەکس یەک لەسەر چارەکە بەوەبەری بە دەری تەواوکاریەکە کە پای لەسەر چار ئەمە لە پرسیارەکانی پێشتریش تووشی نەخشەی وەکو ساین دووجا یەکس بوون لێیە بەتوان لەبەرەی تەواوکاری نەخشەی ساین دووجامان وەرنەگرت ئێمە دێن دەیگۆڕین دەیکەینە چی یاسای کە دەکاتە یەک لەسەر دوو یەکەم کۆساینی دوو ئەو یەک لەسەر دووبار دەستە دەرێن دەتە پای لەسەر هەشت هەمومان دەزانین تاواکاریش دەکاتە یەکسی تاوک لێرە ئەیمانیاگە دەبی یەک لەسەر دوو تاواکاری کۆساینی ساینی دوو یەکس لە چەند لەوە چەند لە سەفەر لەوە پای لەسەر دوو جارە پای لەسەر دوو دادنێ ساینی دوو جارە پای لەسەر دوو کەم ئەو جار نەخشەکەی خواردان دەکاتە سەفەر کە لە کۆتاییشدا هەر هەمووی دەبیتەوە سەفەر پای لەسەر هەشت پای لەسەر دوو ئەوە کورد دەکرێتە ساینی پای ساینی پایش دەکاتە سەفەر کەم ئەوەیان سەفەر ساینی سەفەر دیسان لێتەوە سەفەر جاران یەک لەسەر دووی بکەین ئەوەی کە دەبێتەوە پای لەسەر هەشت پای لەسەر دوو ئەوانە هەموویان دەبنەوە سەفەر دێن ئەو دوو جاران دەکەین پای جاران پای دەکاتە پای تواندوو دوو جاران هەشت دەکاتە شازدە ئەوە قەبارەی ئەو تەنێک کە پەیدا دەبی لە ئەنجامی خولانەوەی چاوایەوە نەخشە بە دەوری تەوەری ئێکس خۆشەویستان لێرە هاتینە کۆتایی وانەی چارەم لە بەشی پێنجەم کە جێبەجێکردنەکان لەسەر تەواوکاری هیوادارم سوودتان لێ دەتوی و نمرەی باش بەدەست بێنن سپاس